الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد حمدا يليق بجلال وجهك وعظيم سلطانك. اللهم صل وسلم وبارك على إمام المتقين وخاتم الأنبياء والمرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم آمين. وشكانوا بلاني برس الله ورحمتي خواتان ليبت بردوام بین انشاءالله لما القيشها لسرباسی فضل و گەورەی صدقه کردن و خیر کردن و بخشین. یکی لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ناوی کعبی کوڕی عوجرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گەڕێتەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پێی وتم یا کعب بن عوجرە ئەی کعبی کوڕی عوجرە إنه لا يدخل الجنة لحم ودم نبت على سحت النار أولى به. ئەڵێ پێی وتم ها کعبی کوڕی عوجرە ئاگاداری خۆت بە هەچ گۆشتێک هەچ خوێنێک لە پارەی حرام و پاروی حرام دروست بوو بێ چاوی بە بەهەژ ناکەوێ ئاگر ئەبێ بیسووتێنێ. هەچ پارچە گۆشتێک لە لەشی ئێمە هەچ قوما خوێنێک دڵۆپە خوێنێک لە گیانی ئێمە کە بە پاروی حرام و بە پارەی حرام خواپەنامان بە پێگەیی بێت ئەوە ئاگر لە پێشترە بیسووتێنێ نەگەوەی کە بچێتە ناو بەهەشتەوە. بۆی ئاگادار بە با پاروی حرام مەکە بە قورگی خۆت و ماڵ و منداڵتە. یەکێکیتر لە هاوڵان بە ناوی عوقبەوە عوقبەی کوڕی عامیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لە پێغەمبەری خوام بیست صلی الله عليه وسلم دەیفەرموو كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس. هەموو کەسێک لە ڕۆژی قیامەتە وا لە ژێر سێبەری ئەو پارە و سەدەقەی کە لە دنیاە کردوێتی بەخێر هەتا حسابی بینی ئەو خەڵکە تەواو بێ. لەو ڕۆژەیە کە خۆر دێتە سەر تەپڵەسەری ئینسان و دووریەکەی 1 میلە بێ لە ئینسانەوە عەرز و دار و بەرد ئەبێ بە پارچێ ئاگر ئەکوڵێ هیچ سێبەرێ نییە ئیلا سێبەرێک کە خوای گەورە بە عەبدی خۆی ببەخشێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لەو ڕۆژەیە کولی عەبدێک وا لە ژێر سێبەری سەدەقەکەی خۆیە. چەنە سەدەقە کردووە چەنێ خێر کردووە لە دنیاە چەنێ بەخشیوە ئەوەندە بوو ئەبێ بە چەتر. بەس تەنها ئەو چەترەیەکە ئەو ئاگرە لێ دوورخاتەوە. جا بزانە چەترەکە چەند قایمەکەی چەند پانیەکەی بۆ ئەوەی ئەو گەرمایە لێت نەدا و نەوسووتێنێ لە ڕۆژی قیامەتە چی ئەەکەی بۆ خۆتی ئەەکەی بۆ ئەو ڕۆژەتی پێشەخەی. لە فەرمودەیەکی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەڕاستی سەدەقە و بەخشش خێرکردن گەرمای ئاگری گۆڕەکان لەسەر خەڵکەکەی ئەکوژێنێتەوە و ساردی ئەکاتەوە. گڕ و تینی ئاگری ناو قەبر ناو گۆڕ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ گۆڕ یا چاڵێکە لە چاڵەکانی ئاگر بۆ کەسی بێباوەڕ و ستەمکار یاخود باخێکە لە باخەکانی بەهەشت ئەفەرمێ سەدەقە و خێرکردن و بەخشین ئاوێکە و ئەکرێ بەو ئاگرەیە و گڕ و تینی ئاگری ناو قەبر ناهێڵێ لەسەر خاوەنەکەی. وإنما يستظل المؤمن يوم القيامة في ظل صدقته. كسي بروادان لروجي قيامته ولا جسبري صدقك خويا. يعني لناو غورا كشا لغرما اغري غورا وباريزه ولا عذابي قبر وباريزه لروجي قيامتي شا او باريكا كدوته بخير او مالو ساماني كدوته بخير بو دبي بچتري كو لغرماي روجي قيامت او باريزه حتى او كاتيچي تناو بهشتو. بله لفرموديك كي ابن حبان صحيحك روايتك امام حاكم بهمان شوائي جرته حديثي كي فرموديك حسن الصحيحه بيهقي شر روايتي ذكر رضا ورحمه اخوان اللي بالارهميان ضل برسالة پیغمبر خدا صلى الله عليه وسلم كلا ماذا ينجي العبد من النار ششتك انسان قتاركات رزقاركات لاجر أي پیغمبر خدا صلى الله عليه وسلم پیمان بله چشتی نجات مانه لآگر جا آگری ناو قبره آگری قیامته آگری ناو جهنمه بچی رزگار من بله لو آگری کوا غضبی خوایا توری خوایا. الله پیغمبر صلى الله عليه وسلم فرمي الإيمان بالله باوربون بخوا باشترين شتا کوا رزگاری که لآگر. قلت يا نبي الله
پرسیارکەرەکە ئەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مع الإيمان عمل خۆ بێ ئیمانەکە عملێکی لەگەڵا بێ ئیمانمان هەیە شکر چه عملێ بکەین قال أن ترضخ مما خولك الله وترضخ مما رزقك الله لەوەی کە خوای گەورە پێی بەخشیویت و ڕزقی داوی ببەخشە لەوەی کە خوا پێی داوی مەڵێک کەمم هەیە جا من چێ دەنکە خوورمایەک جا من چێ گەرە میوارەی قاپێ برنج بنێرم بۆ ماڵە دراوسێکەم فەقیری لە دەرگای ئاوجا و چێگە 250 بە کەمی مەزانە ئەگەر لەتی دەنکە خوورمایەکیش بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بە لەتی دەنکە خوورمایەک ڕووی خۆت لە ئاگری جەهەنەم بپارێزە و دووری خەرەوە ئەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەری کە کەسێ فەقیر و هیچی نەبوو بیبەخشێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەمر بالمعروف وینها عن المنکر ئەگە پارە نەبوو بیبەخشی کە ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە هانی خەڵک بن کە چاک بکە بە خەڵک بڵێ خێر بکە هانی خەڵک بە خێر بکە منعی ڕێگری لە خراپە بکە گەرێکی ویستی کارێکی خراپ کە دەستی بگرە مێڵە بیکە ئەوەش فریادەکە ئەڵێ وتم یا ڕەسوڵ ئەگەر کەسێ پیاوی ئەوە نەبوو نەیتوانی ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپەش بکە دەسەڵاتم نییە توانام نییە ڕۆژی ئەوە نییە ئەترسم ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فەلیعین الأخرق وتی کەواتە بە ڕێنمایی کەسێکی جاهیل و نەفام کە ڕێی پیشاننا کەسێکی کەم عەقڵ و کەم هۆش بێنێتە سەرڕێ ئەڵێ وتم یا ڕەسوڵ ئەگەر ئەوەشی نەزانی بکە و کارەشی بۆ مەیسەر نەبوو بۆ نەڕەخسە فەرمووی فەلیعین مەظلومن با بچێت دەستگیرۆی کەسێک کە ستەمێکی لێکراوە زوڵمێکی لێکراوە بچێ بە هانایەوە کارێکی بۆ ئاسان بکە بچێ بەدەم کەسێکی مەظلومەوە ستەم لێکراوە هەڵ وتم یا ڕەسوول الله ئەڕایت إن كان ضعيفا لا يستطيع أن يعين مظلوما ئێگەر کابرا خۆی ضعیف و لاواز بوو توانایەوەی نەبوو کەس سەرخات و بچێ بە هانای ستەم لێکراوە أنا پیغمبر صلی الله علیه و سلم ما تريدون تترك لصاحبك من خير جاءت على دو خير انك على دو هیچ خيري بو بجري هیچی پێ ناکرێ ئایم زەرامانی هیچی پێ ناکرێ ئەگەر هەروانە لیومسک ئەزاه عن الناس ئەگەر هەر هیچ کاری خێری پێ ناکرێ کارێ بکە کە خەڵک بێوەی بن لە شەڕ و فیتنەی تۆ ئەگەر هەر چاکەی پێ ناکرێ شەڕی خۆ لە خەڵک بگێڕەنەوە شەڕ بە خەڵک مەفرۆشە غیبەتی خەڵک مەکە بوختان بۆ خەڵک مەکە چاو لە ماڵی خەڵک نەبێ خەڵک بە شەڕمەیە ماڵی خەڵک مەخۆ خوێنی خەڵک بە ناحەق مەڕەژە جاسوسیان بەسەرەوە مەکە تەقلیدیان لەسەرمەیە ئەگەر هەر چاکە و پێ ناکرێ با خەڵک بێوەی بن لە شەڕ و ئازاری تۆ ئەوەش بۆ خۆی هەر هۆکارێکە بۆچی بۆ بەهەشت ئەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم رأيت إن فعل هذا يدخله الجنة هیچ کام لەم عەمەلانە گەرێکی لەمانە بکە پێچێتە بەهەشت قال ما من مؤمن يطلب خصة من هذه الخصال إلا أخذت بيدي حتى تدخله الجنة پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هیچ عەبدێک نییە یەکێ لەم کارە چاکانە بکە خێرکردن و بەخشین ئەگەر نا ئەمر بە چاکەکردن و نەهی لە خراپە ئەگەر نا ڕێنماییکردنی کەسێکی نەفام ئەگەر نا دەستگیرۆیکردنی کەسێکی ستەم لێکراو ئەگەر هەر نا لانی کەم با نێڵێ خەڵک لەمە تووشی ئازار و وەی و ناخۆشی بن هەچ کامێک بێ لەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دەست یەکرێ ئیباتە ناو بەهەشتەوە کاری خێر چاکەکردن لەگەڵ خەڵکە هەر هەمووی هۆکارێکە بۆچی بۆ گەیشتن بە بەهەشتی خۆ بە ڕەزامەنی خۆ ئەمانە هەموو هەر سەدەقەن سەدەقە لەو تۆ هەر پارە بەی بێکێ تۆ وەرە دەستگیرۆی کە کەسێک کەوتووە هەڵی سەنەرەوە پێ مەکەنە کەسێ وەستاوە لە جادێ ناتوانێت پەڕێتۆ مناڵێکە پیرێکە دەستی بگرێ بیپەڕێنەوە سەدەقە و کردو چاکە و کردو کاکە خۆرەوە نییە پارە بەی بێکێ کەسێک نەخۆشە کەس نییە بیبا بۆ لای دکتۆر کوڕێکی نییە بیبا بۆ لای دکتۆر پارەی هەیە تۆ بڕۆ تا ئەوڵێ ئەیگەێنی بە سیارەکەی خۆت هەڵیگرە کابرا نەخۆشێکە دەردەدارێکە ئەوڵێ کە ئەیگەێنیتە لای دکتۆرێک دراوسەیەک تا هەتاکو ئەیگەێنیتە خەستەخانەیەک ئەیگەێنیتە مەکتەبەکەی ئەیگەێنیتە داوامەکەی لەگەڵ خۆت ئەمە خێرەمە سەدەقەیە قسەیەکی خۆشی لەگەڵا بکە سەدەقەیە هەر بەدەمی و پێ بکەنی سەدەقەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ حەدیثێکا فەرمێ وەلو ئەن تەلقا ئەخاکە بیوەجه طەلیق ئەگە هەر هیچی بۆ نەکرا محاولە کار بە ڕوویەکی خۆشەوە ڕوو خۆش بێ لەگەڵ خەڵکاوش بخۆی هەر عیبادەتە و کاری چاکەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاری خێر نەماوە دەرگای خێر نەماوە دەیکاتۆ لێمان فێرمان نەکا کە بچین ئەنجامی بدەین هەرچی دەرگای خێر هەیە بۆی کردوینەتەوە هەرچی دەرگای شەڕشی ئاگاداری کردوینەتەوە تا تێی نەکەوین أبو هريرة رضي الله رحمته خواه اللي بدل في غمصة صلى الله عليه وسلم فرميتي خير الصدقة ما أبقد غنى باشتريني الصدقة أويا كواخير كبكي بلعب خوش الفقير نبي يعني في غمصة صلى الله عليه وسلم ليه يشتوها والله كاني كاتك خيرا كان بجاري هرتي مالي هي بشي بيا بخير
نەیەشتۆ توی بەشی خۆش بێڵەرەوە بەشی ماڵ و مناڵە بێڵەرەوە ئەوانیش حەقیان هەیە بەسەرتەوە تۆ بچێ هەمووی بەجارێ بکەی بەخێر نا شتیوان مەکە واليد العليا خير من اليد السفلى و دەسەی کە لەسەرەوە ئەبەخشێ باشتر لەوەی کە سوالەکە کارێک مەکە خۆ سبەینێ سوالکەیت جا من هەرچێکم ێ بیبەخشم بەیانی خۆم چم سوالکە و کاتەی چم نەکرد ئەمەندە ببەخشە کە لە خۆت زیادە ئەگەر هەچ کەسێەوەی کە لە خۆی زیاد دەبی بەخشێ کەس بەکی ناکەوت بەڵام وا مەکە کە خۆشت فەقیر بیت وابدأ بمن تعول سەرەتا لەو کەسانەوە دەستکە کەوا بژێوی ژیانیان لە ئەستۆی تۆیایە ئەمە خێزانتە ئەمە مناڵتە ئائیلەکەی ماڵەکە لە هەموو کەس لە پێشتە کە تۆ خێری پێ بکەیت خێری لەگەڵا بکەیت لە پێغەمبەریان پرسی صلی الله علیه وسلم باشترین خێرێک چییە فەرمووی ئەو باشترین پارویە کە بیکەی بە خێرەوەی کایکی بە دەمی ماڵ و منداڵەکەی خۆتەوە جارێ ئەوان تێرکە ئەوان حەقە واجبە لەسەری کە تێریاکەی کە لێیان زیابوو ببەخشە بەس گوناحە تۆ ڕۆژی مەنجەڵی خواردن لە ماڵەوە بڕێژیت بەڵام فەقیرێک هەبێ لە گەڕەکەکەتانە ئێدەقەیچێکت بیبە بۆ ئەو معقول نییە ناو سەلاجەکەی تۆ هەمەنگی خواردن تیا بێت تا بۆ گەنەکە و جاجار پاکی کە تۆ هەمووی فڕێی بەڵام فەقیرێک بناسیت لە دایرەکە تا فەڕاشێ شتێک بڵێ نانی ئەم ئێوارەیەمان نییە معقول نییە 50 نەوع جل بۆ ماڵ و منداڵ و کەس و کار و خۆت بکەیت بەڵام کەسێک ببینیت یاخود خزمێکی هەبێت کە هاتوچۆی ماڵەکەیەکەی سیرەکەی هەرج لە کۆنەکانی پار و پێراری لەبەرایە دەباقاتێ بۆ ئەو بکەیت خوا نەیوتۆ بڕۆ خۆ فەقیرکە بەڵام ئەوەندەی کە لێت زیایە لێی ببەخشە ئەو زەکاتەی کە خوا دایناوە لە 40 دینار دینارێکە اینجا هەنگێک کە سەری دنیای لێتۆ یەک 50 نوع پرسیاری بۆکە باشکە ئەوەن ساڵ لەسەری نەبێ ئەگەر لەسەری بۆ ئەی کەمتر بێ ئەی چەند بێ بە حسابی مسقاڵی ئاوتون بیکەم بە حسابی زیو بیکەم بە حسابی نازام چی بکە باشکم خوا بکە شتێک کەمتر بێ یاخر بۆ کە زیادە هەیە خوای گەورە داویتی قیچێکە بالی بەخشید لە حاڵێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێنگە خوا لە قەت پارە لە خێرکردن کەم ناکە لە فەرمودەیەکی ئاڵە لە پێغەمبەر پرسی صلی الله علیه و سلم یا رسول الله باشترینی سەدەقە و خێرکردن چییە فەرمووی جهد المقیل ئەو کەسەیەکە کەمی هەیە بەڵام هەرە چیە بەخشێ کەمی هەیە بەڵام هەر لێیە بەخشێ خوای گەورە ئەمەی زۆر لا خۆشەویستە خۆی کەمی هەیە بەڵام هەر لێیە بەخشێ وەکو عەرزم کردن لە ئەڵقەیەکی پێشوە باسم کرد کەسێک 20 دیناری لە گیرفانایە دەیە بەخشێت ئەمە زۆر لای خوا گەورەتر لەوەی کەوا کەسێ ملیۆنێکی هەیە بەڵام 100 دینارەدا چونکە 100 دینارەکە هیچ نییە لە چاو ملیۆنەکەیە بەڵام کەسێ 20 دیناری هەیە و دەیە بەخشێ ئەمە نیوەی ماڵەکەی بەخشیوە دیسانەوە فەرمی وەبدە بمن تعول لە پێشە بۆوانە دەست پێ بکەکەوە بژێوی ژیانیان لە ئەستۆی تۆیایە لە فەرمودەیەکی صحیحی لە فەرمودەیەکی حەسەنە کە ئیما ئەبو هورەیرە بۆمانەگەێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە نەسائی و ابن خوزەیمە و ابن حیبان ئیمامی حاکم ئەمانە هەموو ڕیوایەتیان کردووە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی سەبق درهم 100,000 درهم ئەڵێ کە ڕەتیان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی 1 درهم پێشی 100,000 درهەمی دایەوە 1 درهم قورستر بوو لای خوا لە 100,000 درهم یعنی بڵێن دینارێک لای خوا لە 100,000 دینار باشتر جێگەی گرت فقال رجل وكيف ذاك يا رسول الله پیاوی گوت یا رسول چۆن یعنی چۆن درهمێک لە پێش 100,000 درهمەوە بێ لای خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم رجل له مال كثير أخذ من عرضه 100,000 درهم تصدق بها ورجل ليس له إلا درهمان فأخذ أحدهما فتصدق به ئەڵێ پیاوێک پارەیەکی سەرۆت و سامانێکی بێشماری هەیە 100,000 درهمی لێ دەرێناوە کردوێتی بەخێر هەر پێوەی دیار نییە چونکە زۆر زۆریە 100,000 درهمی ناو کردوی بەخێر بەڵام پیاوێکی کە تەنها 2 درهم شگە بە یەکێکیانی کردو بەخێر بەڵێ ئەمەیان پێشەوەی ئەوی دایەوە خۆی هەردووکێر خوا داوێتیە ئەمیان خوای گەورە بەسەریان ڕشتووە هاتووە 100,000 لێ جیا کردوێتەوە هەر پێوەی دیارێ لەوانەیە یەک لەسەر ملیۆنی پارەکەشی نەبێ بەڵام ئەمیان داماوە 2 درهمی هەیە یعنی هەموو سەرۆتێن پیاوە 2 درهەمە هاتووە کردوێتی بە دووکەتەوە کەتێکیانی کردووە بەخێر کاتە نیوەی ماڵەکەی کرد بەخێر بۆیە کە پێشی ئەوی دایەوە کاتە خۆ ئاوا لێمان وەرەگرێ کەس نەڵێ خۆ دینارێ چییە خۆ 250 تەبع چییە خۆ دەنکێ خورما چییە خورە جامێ ئاو چییە میوەیەک چییە نقوڵێک چییە بیکەمە دەستی مناڵێکەوە نا زۆرە زۆر گەورەیە دڵی مناڵە بە چکلێتی خۆشکە بە نقوڵێ خۆشکە تۆ خێری خۆتی کردو و لە لای خوا جێگەی خۆی گرتووە و هەتا ڕۆژی قیامەتیش بۆ گەوراکە تا چیتۆ بەردەمی خوا وەکو شاخی لێ دێت وەکو چیایەکی گەورەی لێ دێ دەداتەوە
باڵەیەکی کە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئافرەتێ بەناوی بوجەیدەوە بۆ مانای گێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی إن المسكين ليقوم على بابي فما أجد له شيئا أعطيه إياه فقال لها رسول الله صلى الله عليه وسلم إن لم تجدي إلا ظلفا محرقا فادفعيه إليه في يدي الله وتم يا رسول الله جاري وای سوال کردیت دەرگای ماڵەکەم سوالەکە داوای شتێکم لێکە یەک شک نابم لە ماڵەوە بیدەمێ هاتووەتە دەرگای ماڵەکەم هیچ شک نابم بیدەمێ الله پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر بنە پێ حیوانم ئێسقانە ڕقەکەمی کە بە قاچی حیوانەوەیە ئەگەر ئێسکە سوتاوێک مابووی حیوانی شتێ ینی کەیتر کەس نایخوای فڕێدرێ ئەگەر هەرەوەش هەبوو لە ماڵەوە شکبر هەربی دەرێ ئێسکە ڕزیوێکی سوتاو لە ماڵەکە تا ببی دەرێ معنی دەفی بە بەتاڵی مەگێڕەرەوە ئەگەر هەرچێکت داوەتێ مێڵە ئەو کەسەی کە داوای لێکردیت و دەستی لێ پاکردیتەوە هاتە دەرگای ماڵەکە و وتی لە ڕای خوا خێرەکەم پێ بکەن هەر شتێکی بەرێ مێڵە بە دەستی بەتاڵ بگێڕێتەوە بە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعا کابرا خۆی مستحقی نییە لای خوا حسابی لای خوایە کوتمان لە ئەڵلقەیەکی پێشووترا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی زەلامی وا دێت داوام لێکا سواڵەکات من ئەیدەمێ بەڵام ئاگرەوەی خاتە من هەنگڵیە ڕاتەوە ئەی باتەوە وتیان یا رەسوڵ ئەڵڵا کازانی ئاگرە بۆ ئەیدەیتێ وتی من خوای گەورە ڕەزیلی لە من قبول ناکا نابێ ڕەزیل بێ مسلمان من ئەبەخشم بەڵام خۆی ناسێ و من ناچم تعقیبی کولی زەلامێ کە بزانم فەقیرە فەقیر نییە پێشێ پێناشێ هەچ کەسێ هاتە دەرگای ماڵەکەت داوای لێکردی بیدەرێ ئەمە تربیەتی و ئەخلاقی ماڵی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم پێغەمبەری صلی الله علیه وسلم باشترین پێشەوە و ئوسوو قودوەیە بۆ ئێمە ئیمام حەسەنی کوڕی فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی کچە زاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئیمامی حەسەنە ئەوەی کە بوو بە خەلیفەی موسڵمانان لە دوای ئیمامی عەلی بەڵام تەنازولی لێکرد بۆ مەعایەتی کە ئەکە بەم فیتنە و شەڕ و ئاژاوە ببڕێتەوە ماڵی دنیاچی و سەرۆکی دنیاچی مام موسڵمانین کاکە وەرە مەعاویە تۆ بە خەلیفە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم مدحی حەسەنە قال إن ابني هذا السيد ولعل الله أن يصلح به بين فئتين من المؤمنين عظيم ئەم کوڕی من هەر گەورە و هەر سەید و هەر سەروەر بووە ئومێدم وایە خوای گەورە صلحی دوو جەماعەتی گەورەی موسڵمانان لەسەر دەستیاب بکات بالفعل جەماعەتی عەلی و مەعاویە کە ئەو هەموو کوشتار و ناخۆشیە بوو لەسەر قەزەی خەلافەت لە بینیانە دوای کە ئیمامی عەلی وەفاتی کرد خۆ بە باوکیەوە چەند جار بە باوکیەوە باوک گیان ئەگەر هەر ئەوەیە تەنازولی لێ بکە با بۆ ئەوان بێ موشکیلە چییە کاتێک کە باوکی من خەڵک ئەمیان کرد بە خەلیفە 6 مانگ خەلیفەتی کرد و یای بە مەعاویەتی کاکە بۆ خۆت تر مەعاویە ئەمەی لەبەر چاو بوو بەردەوام نەیە هێش پێویستی بە یەک شت بێ ئەگەرنەوە ئەڵێ کە ڕەتی لە مەجلیسەکە دانیشت بوو خەڵکێکی تیا بوو نوێنەرێکی مەعاویە هاو بۆ لای نامەیەکی بۆ هێنا هەنگێ قسە و شتی تیا بوو دوعا و سەلام و ئەحوال پرسینەوانە دوایی وتی ئەم پارێشی بەهین بۆ ناردوویت 1000 دیناری ئاڵتون یعنی 1000 لیرەی ئاڵتونیشی پارە بۆ ناردبوو سەرفی کە بۆ بژێوی ژیانی خۆت و بۆ هینی خۆت ئەڵێ ئیمام حەسەنیش بە نوێنەرەکەی مەعاویە باشە دەستی خۆش بوو خێری بنووسێ بیخەرە ژێر ئەو دۆشەکەەوە ئەو کومبارەوە بیخ ئالویان داینێ لە مەجلیسەکەیەوە هەموو دانیشتون دوای تۆزێ سوالکەرێکاو لە دەرگای ماڵەکەی یاوتی کوڕەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە حەسەن کوڕی فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم کچە زاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کوڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم خێرێکم پێ بکەن ماڵەکەی پێغەمبەرەکە خێرێکمان پێ بکەن ئەڵێ ئیمامی حەسەنی ژووتی وەرە باوکەکەم لەژێر ئەو دۆشەکە تورەکەی کتیا هەڵی گرەبی بە بۆ خۆت تورەکەکە تازە بۆی هاتووە 1000 لیرەی ئاڵتونی تایە بۆ ئەوەی بۆ مەسرەفی خۆی و بژێوی ژیانی خۆی سەرفیکە سوالکەرێک هاتووە لە دەرگای یاوەڵە خێرێکم پێ بکە ئەڵێ بڕۆ ئەو تورەکەی ئێستا هاتوو بی بە بۆ خۆت جەماعەتی مەجلیسەکە ئەوا خەریب و دڵیان تەقێ وتیان ئاخر ئیمامی حەسەن ئەم کابرایە بە ڕوبعی 1 لیرەیان ڕازی ئەبوو تۆ بۆ ئەمەت هەموودایە وتی ئاخر ئەو ڕازیە بێ من ڕازی نابم من بۆ دڵی خۆم ڕازی نابم ئێمە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە ئاوا فێری کردوین بە لێشاو ئێ ڕێژێ بەسەرمانە ئێمەش بە لێشاو ئەیین بە خەڵک ئەترسم من دەست بن و قێنم خوای گەورەش لە ئاسی منا بیگرێتەوە تا ئیسانە هێشتۆ پەکمان کرد من هەر ئاوا بە لێشاو هەڵم ڕشتۆ بۆ خەڵک و بەخشیومە خوای گەورە هەر بە لێشاو ڕشتۆتی بەسەرمە ئەمە ئەخلاقی ئەو پیاو چاکانە بووە ئەمە تربیەتی ماڵی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم جا کابرا مستحقی نییە پارەکە وەرەگرێ و ئەیباتە بن هەڵگڵی سواڵەکەەوە پاڕێتەوە ئەکروزێتەوە هەشێتی ئەو حسابی لای خوایە ئەوە بەس پشکۆی ئاگرە بۆ خۆی کۆکاتەوە بەڵام من خێرەکەم بۆ نووسرا و پێم گەیشتووە ڕاستە باشتر وایە خێر ئەبێ ئێمە بەدوای ئەو کەسانەیە بگەڕین کە ڕوویان نایەت کە فەقیرە کە لێی قەوماوە بەڵام ڕووی نایە لای خەڵک تۆ بێ بگەڕی بەدوایانە بیان دۆزیتەوە خێری چاک و پارەی چاک بەی بەوانە
بەڵام ئەگەر کەسێکیش بزانم دەوڵەمەنیشە، بزانم دزیشە، بزانم قۆڵبڕیشە کە یەخەی گرتبووتی تو خوا خێرێکم پێ بکە، قەیچەکە من بە 250 تەبع لە کۆڵمە بێتەوە، بە دەنکە خورمایەک لە کۆڵمە بێتەوە، بە دەنکە چکلێتێ لە کۆڵمە بێتەوە، هەکاکەەوە بخۆت. ئەو لە بەهیچ دەبێت لەبەر نەخاتی خواکە و ناوی خواکە ئەی دەمێ. بەڵێ لە فەرمودەیەکی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هان ئەدا کەوا ئەگەر خێرمان کرد بە نهێنی بیکەین. ئەو سەدەقە و خێرانی کە یەکەین ئەگەر بە نهێنی بێ زۆر باشتر لای خوا جێگرەوەی کە بە ئاشکرا بێ خۆی پێوە هەڵەفشێنێ، شتێکەکا بە خێر لە ئیذاع و تەلەڤیزیۆنە بڵاوی ئەکاتەوە. کە تۆ خێرێکی کرد مێڵ خەڵک بزانێت کە تۆ کردوتە. قەینا بزانێت کە خێرێکراوە بۆی خەڵک هان بدرێ، بەڵام با نەزانن کە تۆیە. چونکە ئەوە ئەبێ بەڕیایی خێرەکەت ناهێڵێ دوایی. ئەبو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لەبێ دەڵێ لە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرموو حەوت جۆر کەس خوای گەورە لەژێر سێبەری عەرشی خوایە لە ڕۆژی قیامەتا سێبەریان بۆ کاو کۆیان ئەکاتەوە. یەکێکیان رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم الشمال ما تنفق يمينه. پیاوێک کاتێک کە خێرێکەکە کەسێک کاتێک کە خێرێکەکە بە دەستی ڕاست نێڵە چەپەی خۆی پێی بزانێ، بەڕاست خێرێک کرد بە چەپ مێڵە بزانێ. زەلانی وا هەیە کە خێرێکە لەگەڵ ماڵێکە ساڵێ دوان سیان خێریان لەگەڵاکە لە شتێکە لێیان تووڕە بوو 1000 منەتیان بەسەراکات. من چەند ساڵ ئەوەتان بۆکەم، چەند ساڵ ئەوە خێرتانەکە من بەخێوم کردن، من نەبوومایە لە برسا ئەمردن، من نەبوومایە ئەو کرد، ئەو با بڕۆ 1 دینار خێری بۆ نەمایەوە. هەر پارەکەی دا و کە ڕۆژی قیامەت چۆ هێشتا ئەبێ باجی ئەو منەتکاریەشی باکەوا بەسەر ئەو ماڵایە کردوێتی خوا پەنامان بە. باسی مەکەن کاتێک کە خێرەکە ئەگەر دوێ خێر غەضەبی خوا و بۆ بکوژێنێتەوە، ڕەحمەتی خوا و بەسەرا بارێنێ، جێگە و بۆ بگرێ لە قیامەتە، مێڵە کەس پێی بزانێ. مامۆستا ئەوە خێرێکم کردو، ئەوم کردو، ئەوم کرد بۆ فڵانە کەس، باش ئەوە خێرە، کە خێری کردو بۆی باسیەکەیت. بۆ ئاوە لەم مەجلیس و لەو مەجلیسە وەڵا هیچ هەروە مامۆستا من بەسم نەبوو، خۆم بەسمەوە نییە کەس بزانێ. باسی مەکە کاکە، ئەگەر ڕاستەکەی بەس بامەینی خۆت و خوا بێ، مێڵە کەسی کە پێی بزانێت. معاویە کوڕی حەیدەر ڕەضا و ڕەحمەتی خوای لەبێ دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئین الصدقة السر تطفئ غضب الرب تبارك وتعالى. بەڕاستی پارەکردن بە خێر بە نهێنی غەضەبی خوا ئەکوژێنێتەوە. ئەو کەسەی کەوا بە نهێنی ئەگەر دەوێت غەضەبی خوا لەسەر بکوژێتەوە، ئەزانی کارێکی نابەجێ و کردو خوا غەضەبی لێگرتووی، ئەدەوێت غەضەبی خوا و خەشم و قینی خوا لەسەر خۆت نەهێڵی، بچۆ مەیەڵە کەس پێی بزانێت سەدەقە بکە. پیاوچاکان کاتێک کە ئەمردن خەڵگەیان زانی کە ئەمە ئەو بووە بەدەست ئەم ماڵە فەقیر، دەستگیرۆی ئەم ماڵە فەقیر و هەژارانەیە کرد، چونکە دوای ئەوە دیار نە ئەمە. ماڵە فەقیرەکان شەوان هەستیانە کرد زەلامێگە ئەو شتی بۆ هێنان، نانەزانی کێ دەنی خۆی بەستە بوو، لە دەرگای ماڵەکان یا و زەخیرەکەی بۆ دانان، پارەکەی بۆ دائنان، ئەینان بۆ کە مرد اینجا ئەیانزانی مە فڵان کەس بۆ ئەم خێرەیە کرد، هەتا مردنەکەی نانێهێشت کەس بزانێت. ئەمانە بەڕاستی بۆ خوا کردویانە، نەک ئەوەی کەوا تۆ بە ئاشکرا خۆتی پێوە هەڵفشێنی ناو خەڵکە. لە حەدیثی کەیە کە حەسەن لغەیریه ئەبوو ئومامە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی صنائع المعروف تقی مصارع السوء. کاری چاکە کە بیکەی لەگەڵ خەڵکە بەڵای لە ناوبەرێ لەسەر لا ئەبا و بەڵانی کە ئینسان لە ناوەبات. بە پێی گەورەی کارە چاکەکە و خوای گەورە دەفعی بەڵاو لەسەرەکە. وەصەدەقەة السر تطفئ غضب الرب. پارەیە کە ئەیکەی بەخێر بە نهێنی غەضەب و قینی خوا ئەکوژێنێتەوە لەسەرت، غەضەبی خوا و لەسەر ناهێڵێ. وصلة الرحم تزيد في العمر. تاکە شتیش کەوا عمر زیاکە سیلەی ڕەحمە. هەتا سیلەی ڕەحم زیاتر بەجێبێنی، خزمایەتی ناو کەس و کاری خۆت باشتر بپارێزی، تەمەن درێژترە بی، خوای گەورە بەرەکەت دەخاتە عمرتەوە. ئەمە فەرمودی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمانە هەر هەموو دەرگاکانی ڕەحمەتە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێمەی ئاشکرا کرد و ڕێنمایی کردوین هەتاکو لەم دەرگانەوە ئێمە بگین بە ڕەزامەندی و بە بەهشتی خوا و بە ڕەحمەتی خوا. ئافرەتی بە ناوی زەینەبی سەقەفیە کە ژنی عەبدوڵای کوڕی مەسعود ئەبێت. عەبدوڵای کوڕی مەسعود یەکێکە لە نزیکترین سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، یەکێکە لەو دەی کە هەر لە دنیا مژدەی بەهشتی پێدراوە، حافظ قورئانە، خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ژنەکەی ئەیگێڕێتەوە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەڕەتێکیان وەعزی بۆ داین، پێی وتین تصدقن یا معشر النساء ولو من حلیکن. ئەی ئافرەتەکان، ئەی خێڵی ئافرەتان، دەستی ئافرەتان پارە بکەن بە خێر، خێر بکەن ئەگەر ئاڵتونی پەنجەی خۆشتان و دەستی خۆشتان بۆ بیکەن بە خێر، خۆتان لە ئاگر پارێزن. ئەڵە منش گەڕامەوە بۆ لای عەبدوڵای کوڕی مەسعود، یعنی بۆ لای مێردەکەم.
پێم وتم إنك رجل خفيف ذات اليد مەزان بەخواتۆ پارە و هیچ بەدەستەوە نییە وإن رسول الله صلى الله عليه وسلم قد أمرنا بالصدقة پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەمری پێ کردوین کە پارە بکەین بەخێر فأتي فسره فإن كان ذلك يجزي عني وإلا صرفتها إلى غيركم بزانا بە پێغەمبەر بڵێ صلى الله عليه وسلم ئایا ئەشێ من خێزانی تۆم پارەکەم کە بیکەم بەخێر بیەم بە تۆ مشتێکم هەیە ئاڵتونم هەیە تۆزێ پارەم هەیە دروستە خێرەکە بە تۆ بکەم تۆ زام دیدارێکی لێ بە مێردەکەی خۆیڵێ یعنی دروستە ژن خێرەکە بە مێردی خۆی بکە بە پێغەمبەر بڵێ صلى الله عليه وسلم زان دروستە و پارە خێرە بەم بە تۆ کە تۆ مێردمی قال عبد الله جوتي بل ائتي انت او تي خوب شو بيبلا بخو من روم نايب شتي وابلا بيغمبر صلى الله عليه وسلم الله منيش روشتم كثير يمكن عفرتي كي انصاري جواله درجاي مالي بيغمبر صلى الله عليه وسلم ايجبو همام بالفيار هاتوا سيكم بو همام بالفيار هاتوا دله بيغمبر صلى الله عليه وسلم بلال درجاي بالك يا وسابو شو رخصتي بورغتي بيغمبر صلى الله عليه وسلم كوا دو افرد درجان برسياريان هي علن ايه دروس خير بمردي خومان بكين او خيري كدامان ناو بكين بين بمردكي خومان یاخود کۆمەڵێ هەتیومان هەیە بە خێوی ئەکەین هی خەڵک خۆمان بە خێوەکەین گرتومانەتە لای خۆمان دروستە خێرەکە باوەکەی تازە هەڵمان گرتوونەتەوە پێشی مەڵێ ئێمە کەین ئەم دوو ئافرەتەکەن بە بیلالیان وتیا بە پێغەمبەر ماڵ ساسم بەس پرسیارەکەی لێ بکە ئەڵێ بیلال چۆ ژوورە بۆ لای پێغەمبەر ساسم وتی یا رەسوول الله ئەو دوو ئافرەتە هاتوون شتێکی واڵێن ئەڵێ پێغەمبەر ساسم وتی من هوما کێنە دوو ئافرەتە ئەڵێ ئەژوتی ئافرەتێکی ئەنساری و زەینەبیشە ئەڵێ پێغەمبەر ساسم وتی کام زەینەب وتي جناكي عبد الله كري مسعود إذا عبد الله كري مسعود خزاني أو على بيغمبر صلى الله عليه وسلم فرموي لهما أجر القرابة وأجر الصدقة فرموي بيان بلي دو جار خير يعني يا كم ويك باريك دو أنا بخير دوم لبروي كان بكثي نزيكي خوان باشتين كثي كخيري بيبكي كنزيكتين كثي خوتا نابي بيلي فقير لمال وتعافي خوتا بمني حتى كسكاري خود وثابي خيرك ببوان بۆی لەناو تایفۆ چواردەورەکەی خۆتا فەقیر نەمێنێ اینجا بۆ دوورتر بڕۆ ئەو کاتە خێرەکە و بە دوو قات بۆ حسابە بێ هەم خێریشە هەم پاداشی ئەوەی کەوا سیلەی ڕەحم و خزمایەتیشە تیان ڕەچاو کردو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دوو جار بۆ دەنووسێ ئەڵێ بلە پێغەمبەرمان پرسی صلی الله علیه و سلم وتمان باشترین سەدەقە بین بەکێ باشە فەرمووی عەلا ذی الرەحم الکاشح وتی ئەوەی کە کەسی خۆتە و نەبوو داما و لێ قەوماوە لە پێش هەموو کەسێکە پارە بۆ ئەو ئەشێ بێ بێ بۆ لەوە دەست پێ بکە ئەمانە هەموو فەرمودەی صحيحي پیغمبر صلى الله عليه وسلم كما خدمت جنابتانا گێڕاومانەتەوە بۆ ئومێدەوەی کەوا مەحاندەرێ بێ بۆ ئەوەی کەوا مسلمانان ئەمەندە دەستن و قاوی نەکەن ئەنجام نەدەن بەڵکو دەستیان شلکەن پارە لە دەستیان نابێ نەک لە دڵیانە کەسی ئیماندار پارە لە دەستیایەتی نەک لە دڵیا هەچ کاتی خۆشویستی پارە چوە دڵی یەکێکەوە خوا پەنامان بە ئەوە دین و ئیمانی لێ تێگەیە هەتا پارە لە دەستا بێ و ببەخشێ صرف بکرێ یارمەتی فەقیر و هەژاری لێ بدێت نیعمەتێکی خوایە بەسەر ئەو کەسە دەوڵەمەندەوە کاتێکیش پارە بوو بە شتێک کە خۆشەویستەکەی لە دڵا بوو دەستی پێنوقێندا ئەیترا بێ بە بەڵایەک و بەسەر ئەو کەسەی ئاڕژێ خوا لەوانەمان بگێڕێ کە ئیشەڵڵا پارە و سەرۆت و سامانیان ئەبێ بە ڕەحمەت بۆیان لەوانەمان نەگێڕێ کە ئەبێ بە نیقمەت و بە غەضەب بۆیان أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته